وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. خوي گەورە فەرمێ هیچ شتێک لە من ون نابێ لە مسقالە زەڕەیەکەوە لە ئەرز و ئاسمانە هیچ شتێک. یعنی چی مسقالە زەڕە؟ یعنی گرد ئەو کە پێوتی ئەتۆم. ئەزانن 6 جار لە قورئانە خوای گەورە باسی مسقالە زەڕەی کردووە. هەر 6 جارەکە مسقال و وەزنەکەی هێناوە، چونکە هەر کاتێک باسی هەر مادەیەک کرد لەسەر ئەرزا ئەبێ کێشی گردیەکەی بێنی بۆی کە بزانی ئەم گەردە چەند کیلۆیە، چەند گرامە، چەند میلیگرامە، چەند وردە. ئەگەر باسی هەر گەردێکی کرد ئەبێ کێشەکەی بێنی. بۆیە خوای گەورە فەرمێ فەمەن یەعمەل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. يعني أجر بقدر مثقال ذرة خير كذبه بوتا نسليه. يعني لبردم يخوتها يساق باشك لينسي كوتبه أو هالك ديتو بلي مزجوتو بالا برخوا بيخم جرفانم مزجوتك بيز نبي أما مثقال ذرة نية أما مليون مثقال ذرة. مثقال ذرة زولو بشوك ترك بخيالي تويايت. مسقالە زەڕە ئەزان چییە خۆشەویستەکانم؟ ئێوەزان مسقال یعنی چی؟ ئەزانن زەڕە یعنی چی؟ بۆ ئەوەی کە لە مێشکی جەنابتان نزیکەمەوە زەڕە یعنی ئەتۆم، یعنی گرد. لاشەی ئێمە لە ملیارەها گرد پێک هاتووە. ئەم کەونە هەمووی لە گەرد پێک هاتووە، لە ئەلکترۆن و لە پرۆتۆن و لە نیوترۆن پێک هاتووە. لە ناوکەکەیە ئاوا شەقی زەڕەکە ئاوا سابتە، ئەلکترۆن بە دەوری ئاسوڕێتەوە. جەنابتان ئەزانن ئەگە بمانەوێت یەک زەڕە گەورەکەی، زەڕەیەک چەندێکە؟ 1 سانتیم. 1 سانتیم. ئەم سانتیمە بکە بە 100 بەشەوە. 1 بەشی وەرگر، 1 بەش کردمان بە 100 بەشەوە 1 سانتیمەکە، ئەمە 1 سانتیم بوو. باشە باوەجان ئەمەزان سانتیم چەندێکە؟ ئەم سانتیمە بکە بە چەندەوە؟ بیکە بە 100 بەشەوە. 1 بەشیان وەرگر لەو 100 بەشە. بیکە بە ملیۆنێک بەشەوە. یەکسانە بە یەکسەرە. بۆ ئەوەی کە 1 زەڕە گەورە بکەین فومان تێ کرد بەقەدەر 1 ساحی دووگۆڵی لێ بکەین. بەقەدەر چی؟ هەموو تا ماشەڵڵا لەمە تێگەن. بەقەدەر 1 ساحی دووگۆڵی لێ بکەین. ئەزانین ناوکی ئەم زەڕەیە بەقەدەر چەندە لەم ساحە گەورەیە کە ئەم هەڵم و خەڵکە دانیشتووە و لەسەر کورسیەکان و سیرەکەن و چەپڵە لێن؟ ئەزان ناوکەکی بەقەدەر چەندە بێ؟ بەقەدەر ئەو تۆپەیە کە لە ساحەکەیە داینێن. هێشتا شووتیان لێ نەیاوە و حەکەم فیکەی لێ نەیاوە. ناوکەکە بەقەدەر ئەوەندەیە. ئەی ئەلکترۆنەکە هەر نایبینێ، هەر نابینرێ. ئەی مامۆستا تۆ وتە ئەم ئەتۆمە بەقەدەر ساحەیەکی دووگۆڵیە، ناوکەکەی بەقەدەر تۆپێکە. ئەی ئەو بۆشایی و ئەو بینە هەتاوەکو ئەچێتە دیواری ساحەکە و خەڵک لێیەتە ژوورەوە، ئەوە لە چی پێک هاتووە؟ لە ئەلکترۆن. ئەی تووشی ئەلکترۆن نابینرێ. یعنی چی؟ ئەرێ باوکم نوێش حاڵیە بن؟ پانکە تا بینی وەکە ئاوا سوڕێتەوە، پانکەکە 3 قاچی هەیە. ئەگە بیخەیتە سەر فول بە سورعەتێ سوڕێتەوە وازانی بازنەیەکی خڕە و 1 پارچە هەز ناکەی ئەمە پەڕەپەڕەیە. نازانی کەی دەست بەری چکە هەر کاتێ پەنجەی بۆ بەری دەستە بات. ئەم ئەلکترۆنە کە لە دەرەوەی ساحەکە دانیشتووە، لەکوێ دانیشتووە؟ لە دەرەوەی ساحەکە. ئەوێ بە دەوری ئەم تۆپەیە بسوڕێتەوە. بینی ئەم ناوکە ئەم تۆپە لەگەڵ ئەلکترۆنەکەی دەرەوەیە بۆشە.
لە بینی ئەم ئەلکترۆن و ئەم ناوکەیە 4 دانە بەکێشکردن هەیە، 4 دانە جاذبیەت هەیە. ئەم ڕایەکێشێ بۆ خۆی. ئەلکترۆنەکە ئەوێت ناوکەکە بە کێشینەکە بەس لە دوورەوە لە دەوری بگەڕێ، بە سورعەت ئەسوڕێتەوە، ناوکەکە ڕایەکێشێ ئەو ڕاکە، ناوکەکە ڕایەکێشێ ئەو ڕاکە، ئەم بە سورعەت ئەسوڕێتەوە ئەو ڕاکە. ئەزان بە خێرایی چەنە سوڕێتەوە؟ بە خێرایی 3000 کیلۆمەتر لە یەک سانیەیە. هیوا سەیری شتەکەن وازان هەروە تۆپەڵە، ئەو تۆپەڵە چی دروستی کردووە؟ ئەلکترۆنەکە بە سورعەتێک ئەسوڕێتەوە، تووە هەستەکەی ئەمە هەر هەمووی زەڕەکەیە. ئەژنا ئەوەی کە بۆم باسکردن وتم بیکە بە 100 بەشەوە، بیکە بە ملیۆن بەشەوە، بیکە بە ملیۆنێکی تر، بیکە بە ملیۆنێکی تر، بیکە بە ملیۆنێکی تر، هێشتا ئەلکترۆنە بۆ دەرنایەت. بەس ئەو ئەلکترۆنە وەکو داشەهارە بە سورعەتێک ئەسوڕێتەوە، لە یەک چرکەیە چەند کیلۆمەترە بڕێ؟ چەند؟ 3000 کیلۆمەتر ئەچێتە شوێتەوە. دوورترین محافەزەکانی عێراق چەند کیلۆمەتریان بینە؟ بینی دوهۆک و بەسڕە چەندیان بینە؟ 1400 کیلۆمەتر. دەم خۆش. یعنی ئەم ئەلکترۆنە 3 جار لە یەک چرکەیە لە دوهۆکەوە ئەچێتە بەسڕە و ئەگەڕێتەوە دوهۆک و ئەچێتەوە بەسڕە. لە چێنێکە؟ یەک چرکە. بۆیە کەس ناتوانێت دەستی بۆ بەرێ، بۆیە ئەم قووەتە و ئەم ئەتۆمەی دروست کردووە، ئەمە لە ناو 7 خولگەیە ئەم ئەلکترۆنە ئەسوڕێتەوە، ئەلکترۆنی دوایەوە سوڕێتەوە، ئەلکترۆنی دوایەوە سوڕێتەوە. زیاد لە 13 بلیۆن ساڵە، ملیار ساڵە کە خوای گەورە ئەم کەونەی دروست کردووە، هەتا ئێستا ئەلکترۆنێ بەل ئەلکترۆنەکەی تر نەکەوتووە. ئەلکترۆنێ نەکەوتوەتە ناو نیوترۆن و ناو ناوکەوە و حربێکی ئەتۆمی یاخود پتەقێتەوە. ئەم ڕائەکا و ئەو ئەیگرێ، ئەو ڕائەکا و ئەیگرێ، لەوەتی خوای گەورە ئەم قوڕمیشەی کردووە، ئەم ئەلکترۆنە هەریەتەوە چێ بەم خێراییە. ئەزانن لە یەک چرکەیە چەند لە فاکە؟ 7 ملیۆن ملیار سوور.